پارتی جارێکی دیکەش لە هەڕەشەکانی پاشگەز بوویەوە. خەڵک چاوەڕێی کارتی ڕیفراندۆم و کشانەوە لە بەغدا بوو کەچی جارێکی تر داوای حیوار دەکات. پێشتر کۆمیتەی ناوەندی پارتی هەڕەشەی ئەوەی کرد کەوا ئەگەر تاوەکو 2 مانگ موچەی فەرمانبەرانی هەرێم ڕەوانە نەکرێت ئەوە هەڵوێستی توندیان دەبێت و چاڕوان نەکراو دەبێت. ئەمڕۆ کۆمیتەی ناوەندی پارتی بە سەرپەرشتی مەسعود بارزانی کۆبوویەوە. لە ڕاگەیەندراوێکدا ڕایانگەیان ئاماژەی ئەرێنی هەیە لەلایەن بەغدا و دامەزراوەی دادوەریەوە بۆ چارەسەری پرسی موچە و پشتیوانی هەڵوێستی کۆبوونەوەی بەشێک لەلایەنەکان لە پیرمان دەکات کە بژاردەی گفتوگۆیان بە گونجاو دانابوو بۆ چارەسەری کێشەکان. باگوێرەی زانیاریەکان لاوازی هەڵوێستەکەی پارتی بۆ چەند خاڵێک دەگەڕێتەوە. یەکەم، هیچ لایەنێکی کوردستانی لەگەڵ زمانی هەڕەشە نەبوو جگە لە کاکە حەمەی حاجی مەحموود. دووەم، ئەمریکا لەگەڵ چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەولێر و بەغدادایە بە زمانی گفتوگۆکردن بەبێ ئەوەی پشتیوانی ڕاستەوخۆی پارتی بکات کە پارتی ئاوای چاوەڕێ دەکرد. دوای ئەوەی پارتی بۆی دەرکەوت هەر هەڕەشەیەکی زیاتر لەو کاتەدا خۆی زیاتر پەراوێز دەکەوێت بۆیە هاوشێوەی سەردەمی ڕیفراندۆم جارێکی دیکە لە هەڵوێستەکانی پاشەکشەی کردو داوای حیوار دەکات. باگوێرەی بەدواداچوونەکان گرێبەسە غازیەکانی واشنتۆن هۆکاری هەموو ئەو گرژی واڵۆزیانن ئەگەر چارەسەر نەکرێت کێشەی زیاتر بەدوای خۆی دادەهێنێت. تۆ پێ دوایە بۆچی پارتی لە هەڕەشەکانی پاشگەز دەبێتەوە؟